ئەردوو حەزبەکە پارتی وێژێتی کەرکووکیان فرۆشت. پارتی و یەکێتی ئەو دوو حیزبە دەسەڵاتدارەی ئەگەر سەیری مێژوویان بکەیت بەدایان نەهامەتی و دەردەسەریان بۆ میلەتی کورد هێناوە. یەکێک لەو نەهامەتیانە فرۆشتنی خەڵک و خاچی کەرکووکی قودسی کوردستان بوو لە 16 ئۆکتۆبەر. لەو ڕۆژەدا هێزە پرچەک و زەبەلاحەکانی پارتی و یەکێتی کێبڕکەیان دەکرد بۆ چۆڵکردنی شاری کەرکووک و بەجێهێشتنی خەڵکەکەی لە جیاتی بەرگریکردن لە شارەکەدا. ئەمەش هاوڵاتیانی تووشی سەرسوڕمان کردبوو کە بەرپرسەکانی پارتی و یەکێتی تا چەند کاتژمێرێک پێش هەڵاتنیان لە شاشەکانی تیڤی خۆیان بە پاڵەوان ناساندبوو. تەمەنیان دەکرد حەشدی شەعبی بێتە کەرکووک بۆ ئەوەی تەمبیان بکەن، بەڵام دەرکەوت تەنها پاڵەوانی شاشەکان و هەرگیز پشت و پەنای کەرکووچیەکان نەبوونا. بەفریش بۆیە ئەوە بە 2 سەعات ناتاوایەوە. زۆر عیبە بۆیان لە چۆ هاتووی لە کەرکووکەوە هاتووی بەس ئێوە وەک ئێمە تەسویرەکەن بڕۆ مەسوولەکانش تەسویرکەنەوە چۆن ڕایان ئەوە ڕاکەن کاکە بۆ چۆڕۆی لەبەرەوەی ئێمەیان فرۆشت خەڵکی کەرکووک یەکێتی پارتی هەمیان ئێمەیان فرۆشت بەڵام زۆر بەداخەوە کەرکووکە گەعاری بەخۆی بێزاریکە ڕووی لە پارتی یەکێتی ناکە خوا ڕووی ئەوانە ڕشکا کە خۆیان فرۆشت میلەتیان فرۆشت گوتمان ریفراندۆم مەکەن بیکەن بەڕای خوا ریفراندۆم مەکەن ئەم شارە وێرانە بێ. هاوکات ئەو ئاڵای کوردستانەی کە هەزاران ڕۆڵەی کورد لە پێناوی خوێنی لەژێردا ڕشت بوو لەلایەن حەشدی شەعبی لەسەر دام دەستگاکانی حکوومەت هێنرایە خوارەوە. دوای تەسلیمکردنی کەرکووک بە حەشدی شەعبی و سوپای عێراق هەرێکە لە پارتی و یەکێتی لەرگەی کەناڵەکانی ڕاگەیاندنیانەوە بە خیانەتکردن یەکتریان تۆمەتبار دەکرد، بەڵام دواتر دەرکەوت بە ڕێکەوتنی ژێربەژێری ئەو دوو حیزبە کەرکووک و کەرکووچیەکانیان فرۆشتووە. ئەمەش خەڵکی کەرکووکی هێندەی تر لەو پارتانە تووڕە کردبوو کە خۆیان بە دڵسۆز و پشت و پەنای کەرکووچیەکان ناساندبوو، بەڵام دەرکەوت ئەوان تا ئەو کاتەی پشت و پەنای کەرکووچیەکان بوون کە بەرژەوندیان لەو شارە بوو. پشتیوانی یەکێن ئیسنادی بەهێز بۆ ئەوەی ئەگەر هاوکات جگە لە تەسلیمکردنی کەرکووک بە حەشدی شەعبی پارتی بەبێت تەقا قەزای مەخمور و شنگال و گوێر و زومار و تەواوی ئەو ناوچانەی کە جێ ناکۆک بوون بەجێی هێشتن. ئەو ڕووداوانەش دوای ئەوە هات پارتی و پشتیوانەکانی بەبێ گوێدانە ئامۆژگاریەکانی هاوپەیمانان و هێزە دڵسۆزەکانی کوردستان هاوشەی کۆمەڵی ئیسلامی لە 25 ئەیلولی ڕیفراندۆمشی شکست خواردویان ئەنجامدا کە بەو هۆیەوە بیانویاندا دەست حکوومەتی عێراق بۆ ئەوەی هێرش بکاتە سەر ناوچەکانی سنووری مادەی 140 ئەوەی جێگەی ئاماژەکردنیشە. سەرنجام لەو ڕێکوتنە ژێربەژێرەی پارتی و یەکێتی قوربانیەکانی ئەوانە بوون کە ئاگاداری سەودا ژێربەژێرەکە نەبوون.